وەکو هاوڵاتیەکی شاری کەرکووک داواکاریەکەم ئەوەیە لە لیستە کوردستانەکان بەعام وەزعی کەرکووک بگەڕێتەوە بۆ پێش 16 ئۆکتۆبەر. یعنی ئەمە قسەی من نیە، قسەی هەموو هاوڵاتیەکی کەرکووکیە و لەوە زیاتر هیچمان نامێت. طبیعی هەڵبژاردن مافێکی سروشتی هاوڵاتیانە، هەروەکو لە خوڵەکانی پێشتر خەڵکێکە بەگشتی چوو سەر سندوقەکانی دەنگدان و هەر کەسێک ئەو کاندیدی خۆی هەڵبژاردیە، ئەو کەسەی کە بە نوێنەری ڕاستیقینی خۆی زانی هەڵبژاردێ. جا هەڵبژاردنش طبعاً بەخۆی لە خۆیدا گۆڕانکاریە، پێویستە گۆڕانکاری بکرێ. بۆ نمونە لەو سێ خولەی ڕابردوو ئەو شتانەی لە ڕووی حکومڕانیەوە، ئەو شتانەی با بڵێن لە ڕووی لانی سیاسیەوە، لانی ئابوووریەوە مەفروزە بگۆڕدرێ بەرەو باشتە. طبعاً خۆی هەڵبژاردن شتێکی باشە، مەسەلەن ڕێی جەماوەرە لەگیرێ خۆی چاکە و خراپی ئیزبەکان دەزاندرێ، مەسەلەن بۆی خەڵک چاوی زیاتر بکرێتەوە. معنای پێم خۆشە هەڵبژاردن شتێکی باشە. مەسەلەن بەنسبەت کاندیدەکانیش هەر کەسە و دەتوانێت ڕێکلام بخۆی بکات، شتێکی زۆر احتیاجە بۆ ئەوەی خەڵک مەسەلەن دەنگ بدە، ئەو کەسەی بزانی باشە، ئەو کەسەی بیناسی دەنگ بدەی بەوە، نەگوچی لە خۆتۆ دەنگ بدەی بە کەسێک ئەگەر نەیناسی نەزانی چۆنە.